قرار بێ کەلاری بین کەلاریش بین ئەبێ ئەوە بە وەفا بین بەرامبەر کەلاریەکانی خۆمان. گەرمیانیەکان و کەلاریەکان هەمیشە لە خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵ یەکە بن. خاوەنی یەکێک لە هوتێلەکانی کەلار بڕیاری داوە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی ڕووی لە کوردستان و گەرمیان کردووە کە مەترسیەوەی هەیە لافاوی بەهێز ڕووبدا ئەم شەو تاوەکو سبەینێ. خاوەنی ئەو هوتێلە بڕیاری داوە کە ئەو ماڵانەی شوێنی مانەوەیان خراپە یاخود ماڵەکانیان مەترسی لافاوی هەیە تووشی هەر حاڵەتێکی نەخوازراو بوونەوە بێ بەرامبەر شوێنی مانەوە بۆ ئەو خێزانانە دابینەکە. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای خاوەنی هوتێلەکە خۆی حاجی دریسڵاو لێبێ چۆن بووەم بڕیارەتاندا و چیەکەن لە کاتی حاڵەکاتی نەخوازراوە. دەستان خۆش وەڵامە ئێمە تقریبان 5-6 ساڵەکە ئیشمانە هەر کاتێ وەختی باران باری و بزانین لافاوێک هەیە شتێکی مەترسیە بۆ پەیوەندی بە دائیرەکانی حکوومەتەوەکەین بەخۆیان و دانە بەدانە و سیارەمان حازرە و چەند ساڵت ڕابردوش هەر بەم شێوە بۆ سیاری خۆمان و ئوتێلی خۆمان و مەتامەکەشیان بۆ خێنەیش کاتی پێویست. ئیتر لە پێناو سەلامەتی ئەو خەڵکە ئەوەش بزانە هەر کەسێک ئاو بڕاتە ماڵیوە دیارە خانەکەی نزمە وەزعی مادی تۆزێک زەعیفترە ئێمەش بتوانین هاوکاری ئەو کەسانە بینکەوە وەزعی مادیان زەعیف و ئاوەڕاتە ماڵیانەوە هەتاوەکو شەپۆلەکە خۆش دەکات ئێمە حازرین ئینشەڵڵا بە خۆمان و ڕەفیقەکانمان کە لەگەڵمانە. باشە واتە جگەلەوەی کە شوێنی مانەوەیان بۆ دابینەکەن پەیوەندیتان پێوە بکرێ بە ئۆتۆمبیلی خۆشان ڕۆن بە شوێنیانە. بەڵێ ئۆتۆمبیلی خۆمان هەیە و مەطعەمی ئوتێلەکەش حازرە لە پێناوی هەمویانە بۆ خواردن و خواردنەوە مانەوەیان لێرە سیاری خۆمان هەیە و کادری خۆمان هەیە ڕۆن بە شوێنیانە. باشە هەمیشە ئەوە هەیەڵێن کەلاریەکان لە خۆشی و ناخۆشیە پشتیەک بەرنادەن. ئێتر قرار بێ کەلاری بین کەلاریش بین ئەبێ ئەوە بە وەفا بین بەرامبەر کەلاریەکانی خۆمان. باشە تاوەکو ئێستا لەوەتەوە ئاگاداریەتان ڕاگەاندووە شەو هیچ کەس پەیوەندی پێتانەوە کڕۆ کە شوێن و جێگای خراپ بێت؟ تا ئێستا کەس پەیوەندی پێوە نەکردوینە وا بزانین شەپۆلی بارانەکە بەیانی دەست پێکە بۆی ئەمە لە ئێسەوە بڵاومان کردەوە لەبەر خەڵکی ئاگدار بێ بڕیار وایە بەیانی بارانەکە باری ئەڵڵاهو ئەعلەم ئەگەر باری خەڵکی ئاگدار بە ئێمە بە خۆمان و سیارەکەمان لە خزمەتیان نابین. باشەواتە ئەوانی کە دێنە ئێرە لە هیچ شتێکیان کەم نابێت. نا هیچ بەس خۆیان حازر بن سیاریش بۆ لە شوێنیانەوە بە سیاریش یانۆ جێ خۆیان هەتاوەکو شەپۆلەکە خۆشە بێ لێرە خواردن و خەوتن و مانەوەیان بە بەلاش بێ بەرامبەر. باشە دەستەکان خۆش بە حاجیگیان بڵێ وەکو حاجی دیس خاوەنی هوتێلی لەندەن ئای باسی کرد ئەو ساڵانە لە کاتی ڕوودانی بارانبارین و لافاوە هوتێلەکەیان ئەخەنە خزمەت ئەو ماڵانەوەی کە شوێنەکانیان گونجاونیە لە کاتی لافاوە تووشی زەرەر و زیانە بن ئەمان لە هوتێلەکەی خۆیان بە ساری خۆیان ئەڕۆن بە شوێنیانە و تاوەکو مەترسی شەپۆلەکە نامێنێت لێرە شوێنی مانەوەیان بۆ دابین دەکرێتەوە لەگەڵ ئەوەشدا لە ڕێستۆرانتی هوتێلەکە خواردنیان بۆ دابین دەکرێت.